دوای بڵاوبوونەوەی چاپی دووەمی کتێبی یادداشتەکانم لە ئێستادا لە دووتوێی 258 لاپەڕەیەدا یەکێک لە کتێبە نوێیەکان کە ناوی لە پشتی یاخود لە پشتەوەی دەرگا کراوەکەوە کە یادداشتی یاخود سەرگوزشتەی ژیان و یادەوەری و بیرەوەریەکانی ڕۆژنامەنووس عەبدوڵڵا عەباسە چاپ کراوە و بڵاو کراوەتەوە کەوتۆتە بەردەستی خوێنەرانی بگومان ئەمە چاپی دووەمی ئەو کتێبەیە و ڕووداوەکانی ئەم یادداشتەش یاخود ئەتوانین بڵێن ئەم یادداشتە ڕۆمانە دنیای ڕۆژنامەنووسی و ڕۆشنبیری کوردی کە لە نێوان ساڵانی 1960ەوە بۆ 2009 باز دەکات و وەکو نووسەریش ئاماژەی بۆ کات کە ئەو خوێنەرانەی کە پێشتر بەرگەکانی تریان خوێنێتەوە لە نزیک و دوورەوە گلەی ئەوەیان کردووە کە هەندێک لە ڕووداوەکان کە لەو قۆناغەدا و لەو کتێبە ئیشارەتی پێکراوە بێ ئەوەی درێژەی ڕووداوەکەیان ئیشارەت بۆ کەسایەتە دیارەکانی ناو ڕووداوەکە بکرێت لێکدانەوەی یاخود لێکدانەوەی بۆ بکرێت دەربارەی ئەو کەسایەتیانە یاخود ئەو ڕووداوانی کە باس کراوە با بڵێن فەرامۆش کراوە ئەمە وای لە نووسەر کردووە کە هانی بدات بۆ ئەوەی کە لاپەڕە ناتەواوەکانی ئەو یادداشتانە لە دووتوی بەرهەمێکدا بڵاو بکاتەوە. دوای بڵاوبوونەوەی چاپی دووەمی یادداشتەکانم ئاوها دەرگام کردەوە لە دووتوێی 258 لاپەڕەدا کتێبی لە پشتی دەرگا کراوەکەوە یادداشتی ڕۆژنامەنووس عەبدوڵڵا عەباس چاپ و بڵاو کراوەتەوە و کەوتە بەردەستی خوێنەرانی ڕووداوەکانی ئەم یادداشتە ڕۆمانە دنیای ڕۆژنامەنووسی و ڕۆشنبیری کوردی لە 1960ەوە بۆ 2009 باز دەکات و وەکو نووسەر ئاماژەی بۆ کات کە خوێنەرانی نزیک و دوور گلەی ئەویان کردووە کە هەندێک ڕوودا و لەو قۆناغەدا ئیشارەتی پێکراوە بێ ئەوەی درێژەی ڕووداوەکە یان ئیشارەت بۆ کەسایەتە دیارەکانی خودی ڕووداوەکە بکرێ و لێکدانەوەی جۆر بە جۆر دەربارەی ئەو دەلاقەیە لە گێڕانەوەی بکرێت تەنیا ئەم سەرنجە هانی نووسەری داوە بۆ ئەوەی لاپەڕە ناتەواوەکانی ئەو یادداشتە پڕ بکاتەوە.